ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە ڕۆژحاڵم بۆ جارێکی ترم لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی پریدیالۆگ. ئەزان حوتی ڕابردوو مەسعودی پزیشکیان سەرۆکۆماری کۆماری ئیسلامی یەکەمین سەفەری دەرەوەی وڵاتی خۆی بۆ عێراق کرد. لەو سەفەرەدا سەردانی هەرێمی کوردستانی کرد و چاوی کەوت بە دەسەڵاتدارانی هەردوو لە هەم دەسەڵاتدارانی حکوومەتی ناوەند و هەم هەرێمی کوردستانیش. ئەو سەردانە بە چ مەبەستێک بوو و بۆچی پزیشکیان ئەم جارە هەرێمی کوردستانیش هەڵبژاردەوە یەکەمین سەرۆکۆماری ئێرانە کە سەردانی هەرێمی کوردستانەکە. بۆ ئەم بابەتە داوامان کردووە لە بەڕێز ئەنوەر حوسێن ڕۆژنامەوان و لێکۆڵەری سیاسی کە بەشداری ئەو بەرنامەیە بێ. کاک ئەنوەرجان ئەو کات بەخێر بیت و زۆر سپاس بۆ بەشداری لەو بەرنامە. زۆر سپاس کاکەم حەیە بۆ جەناب و تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر مەمنون. کاک ئەنوەر هەروەک لە پێشەکە باسم کرد مەسعودی پزیشکیان یەکەم سەفەری بۆ عێراق کرد و سەردانی هەرێمی کوردستانی کرد و زۆر جار ئەگەریش دەسەڵاتدارانی ئێران سەردانی هەرێمی کوردستانەکەن ئەچنە هەولێر، بەڵام ئەم جارە ئەو سەردانی سلێمانیشی کرد و هەولێریش. ئەو هاتنەی سەرۆکۆماری یەکەمین سەرۆکۆماری ئێرانە کە دێتە عێراق چ مەبەستێکی بوو؟ بۆچی یەکەمین سەفەری بۆ دەرەوەی وڵات عێراقی هەڵبژاند؟ زۆر سپاس. وەڵا کاک مەحیا لە ڕاستیە دوای دەست بەکاربوونی پزیشکیان وەک سەرۆکۆماری ئێران لە هەڵبژاردنەکانی مانگی مەی ڕابردوو جەنابەت ڕاستە یەکەم سەردانی بوو بۆ دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران و سەردانەکەشی بۆ بەغدا و هەرێمی کوردستان بوو و لە عێراقیش چووە بەسڕا، نەجەف و کەربەلا، بەغا و لە هەرێمی کوردستانی هاتە سلێمانی هەولێر. لە ڕاستیە کۆماری ئیسلامی ئێران پێگە و مۆقعیەت و جیۆپۆلیتیکی عێراق ئەزانێ و هەرێمی کوردستان ئەزانێ. سەرەتا باسی عێراق بکەم. گەورەترین نفوزی شیعی لە ناوچەکەیە کە دەوڵەمەندە بەنەوت لە عێراقایە، یا با بڵێم زۆرترین نفوزی عێراق بریتێ لە پێکاتەی شیعەیە و ئەمانەش دەستیان بە ئەو هەموو بەرهەمەنەوتی ڕاگا کە ڕۆژانە فرۆشێ 3 تا 4 ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشێ و جگەلەوەی بەس بە قەولی خۆیان بەشێکی زۆری شوێنە مقدسەکانی وەکو نەجەف و کەربەلا و کوفۆ و سامەڕا کە بۆوان مقدس و گرنگن لە دوای قوم و شۆچێ ئاوا سەیری بابەتەکەکەن. و لە هەمان کاتە حاکمیەتی زۆری عێراق بەدەست دۆستە شیعەکانی ئەوانەوەیە و حەشتی شعبی وەکو هێزێکی سەربازی شبه میلیشیایە، با بڵێم میلیشیا لەلایەن خوانەوە دەستور وەرەگرێت و لە هەمان کاتە چەقی مەڵبەند و ململانیەکانی نێوان واشنتۆن و تاران ئێستا لە عێراقە و لە هەمان کاتە خاڵێکی زۆر گرنگتر هەیە ئەو هیلالە شیعەیە کە لە تارانەوە دێت و بە کرماشان دێتە دیالە و تا ڕاتە تکریت و تا پەڕێتەوە بۆ دیمەشق و بۆ بەرزایەکانی جۆلان بۆ کێبەرکێ و منافسە لەگەڵ ئیسرائیل و تەلەڤیڤ بە عێراق تێپەڕێ. لە هەمان کاتە جگەلەوەی کە سەرۆکۆمار دۆستێتی جگەلەوەی سەرۆکوەزیران شیعەیە، لە هەمان کاتە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە یەکەم جارە ئێران دەستی هەیە لە دانانی کاندیداتۆرێکی سنی بۆ پەرلەمان کە مەبەستم مەحموود مەشهەدانیە، یعنی تەنانەت سنیەکانیش بوون بە جۆرە لە جۆرەکان بە تەرەفداری کۆماری ئیسلامی ئێران و ئێران دەخالەت دەکات. جگەلەوەی کە مەسەلەن فرۆشی نەوتی عێراق بەشێکی زۆری ئەو فرۆشە بە جۆرە لە جۆرەکان کۆماری ئیسلامی ئێران بەهۆی ئەو گەمارەوانەی کە لەلایەن ئەمریکا و لە سەرەتی ئیستیفادەی لێکا و قازانجەکە و بەشێک لە داهاتەکانی لەو ڕێگایە خۆکاتەوە و جگەلەوەی کە حکوومەتی ئێرانی 11 ملیار دلار گازی سروشتی و کارەبای فرۆشتۆ لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە عێراق کە داوای کردو لە سودانی هەڵدا ئەو پارەیە بە شێوەکان بگەزرێتەوە بۆ سەر بانقەکانی ئێران و ئەمریکاش ڕەزامەندی دەربڕێ و لەسەر و ئەمانەشەوە لە بواری اقتصادی ئاڵگۆڕی بازرگانی نێوان عێراق و ئێران نزیکەی
12 ملیار دلار کە خۆیان ئەڵێن جگە لەو بابەتێکم باسم کرد کارەبا و غازی سروشتی 12 ملیار دلار یانەیە بگەێنە 20 ملیار دلار و لە هەمان کاتا پزیشکیان و کۆماری ئیسلامی ئێران چاویان لەو هاتنەی چەند مانگی مەی ڕابردووی ئەردۆگانە بۆ عێراق و لەگەڵ حکوومەتی عێراقی کە ڕێگای گەشە ئەو ڕێگایی کە کەندای فارس وڵاتانی کەنداو بە تورکیاوە بە ئەوروپاوە بەستێتەوە بە بودجەیەکی 7 ملیار دلاری تورکیا خەریکە پزیشکیان هەم وەکو نوێنەری کۆماری ئیسلامی ئێران هەمەوێ ئەو نەخشەیە ببینێ و ئەو وێنەیە ببینێ و بزانێ بەرژەوەندی کۆماری ئیسلامی ئێران لە عێراقا کە بە دەست دۆستەکانی تێگاتە کوێ و لە هەمان کات شاسەردانی بەسڕای کرد بۆی کە خەتێکی شەمەندەفەری نێوان بەسڕا شەلەمچە بکاتەوە کە بە قسەی خۆیان دەتوانێت لانی کەم 3 ملیۆن هاوڵاتی ئێرانی بگەزێتەوە بۆ شوێنە مقدسەکانیان و بێتە بەدیلێک بۆ ئاڵغۆڕی بازرگانی و تیجاری ئەوە دیوە ڕۆشنەکەیەتی کە لە 14 ڕێکەوتن 14 لێک تێگەیشتنیان ئیمزا کردووە لەگەڵ حکوومەتی عێراقی هەموو ئەم مەجالانە ئەگرێتەوە سەبارەت بە هەرێمی کوردستان لە ڕاستیە هەم وەکو خۆت باست کرد هەم یەکەم جارە سەر کۆماری ئیسلامی ئێران دێتە سلێمانی قسەکەشەوەیە کە پێم وایە پزیشکیان باشتر بارودۆخەکە واقعیەتەکە ئەبینێ ئەو ئەمری واقع و دیفاکتۆیە بینێ کە هەرێمی کوردستان ڕاستە حکوومەتێکی هەیە بەڵام دابەش بۆ بەسەر دوو زۆنە کە هەردووکیان کەم و زۆر کاریگەریان لەسەر بارودۆخی ئەمنی ئێران هەیە و هەرچی سنوورەکانی زۆری سەوسی یەکێتی نیشتیمانیە زۆرترە و سنوورێکی پانوپۆرتری هەیە و پەیوەندیەکانیشان تا ڕادەیەکی زۆر گەرموگوفترە و پێشی وایە یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەکو حزبێکی خاوەن هێز و دەستگای ئەمنی و ئەوانە بە هەمان شێوەی پارتی دیموکراتی کوردستانە لەبەرەوە بە نەزەری من ئەو تێڕوانینە ئەو بکە سلێمانی بەڵام سەردانەکانی بە پلەی یەکەم پەیوەندی هەبوو بەبوونی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستانەوە ڕێکەوتنامەی کە 2021 لە بینی ئارەزی و قانی و حکوومەتی هەرێمی کوردستان ئیمزاکراوە بۆ گواستنەوەی ئەم هێزانە لە ئۆردوگاکانیەوە بۆ کەمپێکی زۆرەمنی تاکیدی لەسەرەوە کردەوە خۆندەی من بزانم گلەیشی هەبووە کە گوایە گلەی لە حکوومەتی هەرێمی کوردستان هەبووە کە وتوێتی ئەو پرۆسەیەتان وەکو پێویست ئەنجام نەداوە خاو بووە ئەوە زووتر بکرایە ئەوە خاڵێکی تریەوەیە کە مستەمر ئێران جەختی لەسەر کردوتەوە بوونی هێزەکانی بوونی بنکەی موسادی ئیسرائیلیە لە کوردستان یا لە هەولێر کە ئەو جەخت لەسەرەوە کاتەوە کابێ ئەوە هەرگیز ڕێگای پێ نەدرێت خاڵێکی تر بە نظری من پەیوەندی هەیە بە هاوسەرگی هێزی نێوان تورکیا و ئێران لە هەرێمی کوردستان کە تورکیا بۆ معلوماتی جەنابێت ئەم شەو هێزێکی زۆری هێناوەتە ئامێدی و بەرواری باڵاوانە چاوی لەمەیە کە پێگە و موقعیەتی سەربازی تورکیا چییە و ئەو ئاڵگۆڕە بازرگانیانەی تورکیا کە نزیکەی 20 ملیارە زۆرترە لە هی ئێران چاوی لەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و هێزەکانی ئەو هاوسەنگیە ڕاگرن و تورکیا ناتوانێت لەوە زیاتر بێتە سنوورەکانی هەرێمی کوردستان و مەترسی لەسەر ئەمنیەتی سنوورەکانی ئێران دروستکە جگە لەوانە بە نظری من باسیەوەی کردووە کە دوو ناوچەی بازرگانی ئازاد لە سنووری کرماشان و مەریوان نکاتەوە ئەوانە بۆی کە ناوچەی ناوچەیەکی ئازادن گومرگەکانیان لەسەر هەڵەگیرێ و هاوڵاتیان دەتوانن تا ڕۆژانە بای 84 دلار بکڕێ بەبێەوەی هیچ زەری بە باجێکی بچێتە سەر باحاڵ هەموو ئەمانە دیوە ڕووکەشەکەیەتی دیوە پرۆتۆکۆلەکەیەتی دیوە سیاسەکەیەتی بەڵام بە نەزەری من سەردانەکەی پزیشکیان ئەوەیە کە دیسان چۆن کاتی خۆی قاسم سلێمانی گوت ئێمە 4 پایتەخت بەڕێوە بین بە تارانەوە 5 ئێستا جیانەوێ هەمان ئەو قوڵایە جوگرافی و ئەمنی جیۆپۆلیتیک و اقتصادیە بپارێزن و لە واقعیشدا بێوە قسەیەک پێنگە لە ملانەکانی نێوان تاران و واشنگتۆن لە عێراقا واشنگتۆن تا ڕادەیەکی زۆر پاشەکشەی کردووە و پزیشکیان جەختی لەگەڵ هێزە عێراقیەکان و هەرێمی کوردستانیش کردوێتەوە کە هێزەکانی ئەمریکا بڕیاریان داوە تا 2026 لە عێراق بکشێنەوە لەو لاوە ئەوەی حاصل کردووە لەژێر فشاری هێزە شیعیەکان و حەزبی شعبی
ئەمریکا ئەگەر 100% هێزەکانیشی نەکشێنێتەوە بەشێکی زۆر یەکشێنێتەوە، بەڵام بەشی دووەمی ئەوەیە کە داخوازی هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکان ئەو هەموو هێزانی ئەمریکا نەگرنە خۆیان کە باشەکان بۆ هەرێمی کوردستان، هەرچەندە ئێرانەوازانێک کە واشنگتن گەورەترین خەریکی دروستکردنی گەورەترین سەفارەتخانەیە لە هەولێر. بەحاڵ ئەوانەیە و ئەوەی کەوتیشن مۆزوعی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستان و ڕاگواستنی کەمپەکانی کۆمەڵە بۆی زۆر گرنگە پێی وایە کە ئەبێ مەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستان و هێزەکان لەمەش زۆرتر بستنە پێش و ڕەنگە لە داهاتووە پێشنیاری تری هەبێ، تەڵەبی تری هەبێ، بەڵام لە هەر حاڵدا ئەوەیە کە هاتنەکەی پشتگیری و زەمانەتی هێزە کوردیەکان و هێزە عێراقیەکانیش کە کۆماری ئیسلامی ئێران وەکو دۆستی هەمیشەیی لە پشتیانە بێ و وەکو دووسێ هەرێمی جیاجیا لە عێراقا سەیری سلێمانی هەولێر و بەسڕا و بەغاکە و بۆی گرنگە کە تەهدیئەی وەسعەکە بکاتەوە بە ئارامی، ئەوەی کە لە جوڵەکانی شیا دیار بوو ئەویست هەموو شتێک بە ئارامی بچێتە پێش و بتوانێت بەرژەوەندەکانیان باشتر بێتە پێش و ئەو سراع و ململانەیە کە هەیە ئەڕادێ خاوی بکاتەوە و پێم وایە داوای لە سۆدانیش کردو چۆن ڕۆڵیان هەبوو لە نزیکردنەوەی ریاض و تاران یا عەرەبستانی سەعودی و ئێران لە ئەمان شێوە سۆدانی ڕۆ بجێڕێ لەگەڵ ئەمریکیەکان ڕۆ بجێڕێ بۆ هەڵگرتنی ئەو گەمارانەی کە لەسەر ئەو بودجە و پارەیە دایناوە کە ئێران لە غازی سروشتی و کارەبا و نەوت بۆ عێراقی فرۆشتە و پارەکە بلۆ کراوە، داوای ئەوەی لێ کردووە و داواوەش کردووە کە کۆمپانیا ئێرانیەکان کە خەریکی باری کاری بەرەمهێنانن بەهۆی هەندێک ڕێوشوێنی تایبەتەوە زۆرتر مۆڵەتیان پێ بدرێت، زۆرتر کاراسانیان بۆ بکرێت. لە هەر حاڵدا پێم وایە دەستکەوتێکی زۆری لە سەردانەکە چنیوەتەوە. بڵێ بازار دانەدانە ئەو بەشانەی وا ئێوە ئاماژەتان پێکرد لە سەری قسە بکەین لەباری ئابووریەوە کۆماری ئیسلامی ئەو زەختەی لەسەرەوە لایەن وڵاتی یەکگرتووەکان و وڵاتانی ئوروپایی بۆ مەسەلەی ئەتۆمیەکەی لە سەری دایان ناوەوە طبعاً ئەو ستانەوە دروستیان کردووە بۆی نییە بازەکاری بکە، بەڵام لە بەشی لایەنی عێراقیەکان کردوێتەوە، ینی بۆی هەیە لەوێ ئەو پەیوەندیە ئابووریانە لەوێ بەدەست بێنێت و بەنەوەیەک لە پشتەوەی ئەو بربەستانە بێەوە وڵاتە یەکگرتووەکان و وڵاتانی ئوروپایی لەسەریان دایناوە. ئایا ئەوە بۆ شێوەیە زۆرم ساری ئابووریەک کە لەسەری دانراوە لەلایەن وڵاتانی ڕۆژاواوە؟ ئەزانی کار لە ڕاستیە ئەوەی جەناب لێڵی دقیقە بەهۆی و گەمارەیانەی کە دوای شکستی دانوسانەکانی گروپی 5+1 چۆتە سەری و بەهۆی بەرەمهێنانی یۆرانیۆم و بەرەمهێنانی موشکی بالیستیک و دوورمەودا و بەهۆی دەخالەتکردنی لە پشتیوانی لە شەڕی رووسیا بەرامبەر ئۆکرانیا و لە قەیرانەکانی ئەم دوای حەماس و فەلەستین و شەڕی غەزە هەموو ئەوانە تا دێ ئەمریکا گەماروی زیاتری لەسەر سەپاند و هەر ئەو ڕۆژەی کە پزیشکیان هاتۆتە عێراق هەر ئەو ڕۆژە بلیکیان وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیان کە ئەوان لە ئێستاوە گەمارۆ خەنە سەر خەتی هێڵی فڕۆکەوانی کۆماری ئیسلامی ئێران و ڕێگای پێ نادەن هیچ فڕۆکەیەکی بچێتە فڕۆکەخانەکانی ئەوروپا لە بەرامبەر ئەوانەی کە باسم کرد. ئەمەش گەمارۆیەکی تازەیە، بەڵام ئەزانی واقعیەتێکەیە ئەوەیە کە عێراق لەبەرەوەی حکوومەتێکی مرکزی بەهێزیتیان هەیە، حکوومەتێکی مستەقرتیان هەیە و لە ڕاستیە بە شکل حکوومەتێکی سیاسی و حکوومەتێک هەیە، بەڵام لە واقعیدا ئەوەی کە ئەو دەوڵەتە بەڕێوە بە لە پشتەوە دەوڵەتی قوڵ بەڕێوە بە هەشتی شابی میلیشا شیعەکانن و بە باڵا من بەبەست مەزانیشی بووکەکەن وە بەداوای لێبوردنە قسەکەت پێ بڕم بەبەستمەوە بوو ئەمریکا بەنەوەیەک ئێوێ کار ئاسانی بۆ ئێران بکە، ئەویش لە ڕێگەی ئەوە کە بێت لە عێراق پەیوەندی بازرگانی بگرێت و بەشێک لەو حیسارەی وا لەسەریەتی بەهۆی مەسەلەی ئەتۆمیەکەوە لەوە لی کەمەکاتەوە تا ئەندازەیەک ئێوێ چاوپۆشی لێ بکە لەو بابەتەوە. لە ڕاستیە بڵێ
پێشتریش 5 میلیارد دلاری لەسەر عێراق بوو ئەمریکا و پارەی پێدا چکە خۆتانزان پارەی فرۆشینەوە دەچێتە بانکەکانی ئەمریکا بەڵام لە دەورانی پێشووتر ئەو 5 میلیارد دلاری بۆ خەرج کرد بۆ سەرف کرد و چاوپۆشی لە ئەو گەمارە ئابووریانە کرد ئێستاش پێم وایە هەرێوێ ئەوە بکە و بە جۆرە لە جۆرەکان دەتوانم بڵێم لە هەندێک کەیس و فایل و لە هەندێک بابەتە واشنگتۆن وتاران گەمەی سیاسیەکەن و کارتەکانە گۆڕنەوە مەسەلەن ڕۆژانە 30,000 بەرمیل نەوتی عێراقی ئەدرێ بە میسر لەو 30,000 10,000 ئەدرێ بە ئیسرائیل لەلایەن میسرەوە ئەمە حکوومەتی ئێرانی جەزانێ و حکوومەتی عێراقیش بێدەنگەی لەیەکە و هەر بەرمیلێک بە 18 دلار کە 1/10 سعرەکەشی نییە یعنی با بڵێم 1/8 سعرەکەی نییە بە ئەماشیەوە ڕۆژانە 10,000 بەرمیلی نەوتی عێراق ئەدرێ بە ئوردن لەسەر پێشنیاری ئەمریکیەکان تارانی جەزانێ بە 18 دلار یعنی ڕۆژانە 40,000 بەرمیلە ڕوا و دەیەچێتە جیفانی ئیسرائیلەوە لە ڕێگای میسرەوە بەڵام ئێران قسەیەکی نییە و ئەمریکاش لەوە قوتم لە خەرجکردنی ئەو پارانە لە بوونی میلیشیای حەشدی شعبی و مەترسیدار و بۆردومانکردنی ئەمریکیەکان زۆر جار چاوپۆشیەکە و ئەو ململانیانی کە لە دەرەوە هێنانە لە عێراق زۆر جار سازش دەکەن و مامەڵەی پێوەکەن بێگومانەوە ڕاستە لە هەمان کاتە ئێران جگە لەوانەکان هەیە ئەگەر تۆ دیوە یاسای دەستوریەکەشی واز لێبێنی دەیان ڕێگای نایاسایی و قاچاقەیە بۆی کە ئێران و تورکیا ئیسفادەکەن لەو مامەڵە بازرگانیانە و مەسەلەن دراوی قورزە بن پارەسپیەکەنەوە نەوت بە هەرزانە بن ئەنواع کۆمپانیا جۆرا و جۆریان هەیە کاڵاو کەلوپەلێکی زۆرێن لە عێراقەوە لە بەرامبەریا درای قورزە بنەوە ئاڵتونە بنەوە ئەوانە هەموو دەتوانێت بەشێک بێت لە شکاندنی ئەو گەمارە ئابووریانی کە ئەمریکا و باخوێنێتە سەر ئێران ئەوە دقیقە ڕاستە و لە ئەوگەڵەوەژە حکوومەتی عێراقی زۆرینەی پێکاتەکەی حکوومەت تەسهیلات دەکات لەم بارەیەوە و کاراسانیەکە بێگومان بەڵام پێم وایە ئەمریکاش ئەو جەناب دەواسە لە زۆر بابەتە چاوپۆشیەکە لەوانە و کارتەکانە گۆڕنەوە مامەڵاکەن بڵێ هەر لەسەرم بابەتی ئابووری بمێنینەوە دیارە بڕێک لەو شتانەی وە ئەو پەیماننامانەوە ئیمزا کراوە لە بینی ئێران و عێراق لەم سەفەرەی پزیشکیان بڕێکیش لەوە چێ زۆر لەگەڵ واقعیەتان نایەتەوە ئێران لە ماوەی ڕابردووی ئەم چەند ئەم یەک دوو مانگی ڕابردووە بۆ خۆی کێشەی زۆری کارەبای بوو بەشێکی زۆر لە خەستەخانەکان لە شوێنە گرنگەکانی ئێران دەبێت کارەبایی ئیشیان نەکردووە بەشێکی زۆر لە عملیات و کاری پزیشکی بەهۆی نەبوونی کارەباوە پچراوە یا وازیان دەهێناوە چۆن ئەکرێت لەو قەراردادا ناردنی کارەبا بۆ عێراقێکێک لەو هینانە بێ ئایا ئەمە زیاتر یانەوێت لە ڕواڵەتە پیشان بدەن کە ئەمان ئەو پەیمانانانە بەسەن یاک و هەر واقعیەتێکی تایە ئێران سەر ڕایەوە وەزعی خۆی هاوایە بەڵام شتێک فرۆشە بە ئێران و یا بە شوێنەکانی تر هەروەکو وەڵام پێم وایە کام واقعیەتی تایە چکەوە لە هەرێمی کوردستانی ڕاستە خەڵک لە هەرێمی کوردستان لە شەڕۆژێکا 12 ساعت کارەبای هەیە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جار کارەباکەی خۆی فرۆشێ بە مووسڵ شوێنەکانی تر ئەمە لە عێراق شتێکی عەجیب نییە بۆ ئێرانیش پێم وایە تا ڕادەیەک واردە یەکەمەوەیە کە کۆماری ئیسلامی ئێرانەوە کوتۆ پاکی خۆی نیشاندا بەرامبەر بە عێراق هەدام یەکە دووەمیش وەکوتم بەو کارەبایەکە ئیدا بە عێراق دراوی قورس دەباتەوە گەمارۆکان لەسەر خۆی سوورەکە بۆ کاراسانی بۆ کاروباری سیاسی و بازرگانی و ئەمنیەتی ڕۆژانی خۆی جێبەجێەکە پێم وایە ئەوە ئەبێ بەڵام قسەکەوەیە کە بە تەنها مۆزوعی کارەبا نییە وەکوتم مۆزوعی غازی سروشتی کە ساڵێکە عێراق دەستی کردووە بە ئەوەی بتوانێت بەشێک لەو گازە سروشتی کە لە پرۆژە نەوتەکانی کەرکووک و بەسراوانە بە هەدەرەجێ تازە پێم وایە چەند ڕێکوتێکی لەگەڵ چەند کۆمپانیا فەڕەنسی کردو بۆی بتوانن گازی سروشتی بەرەم بێنن ئەگەر نا مەسەلەن نەیتوانیەوە بێزگەکانی بەرەمهێنانی کارەبای بەم گازی سروشتیە ئەوە بکە باربووکە پشتیوانی بکە لە حاڵدا بە نەزەری من ئێران ئەتوانێت یاریەکی زۆر کا لە ناو کای سیاسی ئابووری ئەمنی عێراق بۆ دەلیلانی کە پێشتر باسم کرد هەموو ڕێگاکان فەراهم کراون و حکوومەتەکە حکوومەتێکی شیعیە بە هەمان شێوە هەر بۆیە بینی تورکیا
تورکیا لەبەرەوەی لە ڕووی قانونی و یاسایی و نازانم مەسهەبی و ئەوانەوە ناتوانێت ئەم دەخالەتە لە عێراقدا زۆرتر ئەتیمادی لەسەر تورکمانەکانە کەوانیش کەمینن بۆیە بینی بەهێز دەخالەتی کردو هێزێکی زۆری هێناوەتە هەرێمی کوردستان چاوەڕێ ئەوەیە لە هەر هەلو مەرجێکا بارودۆخی عێراق خراپتر بێت کێشە و گرفت دروست بێت وەکو خۆشیان نەیانشادۆتەوە مثلەن هەندێک لەو شوێنانی کە پیان هێشتا ویلایەتی مووسڵ و کەرکووک و چۆچۆ ئەوانە بتوانن داهاتەکەی بەرن و لەو منتقانی کە دەستیان بەسەراگرتووە لە ناوچەکانی بادینانەوە بتوانن سوء استفادە بکەن وی بەنەزەری منە لایەنە واردە بۆ هەردووکیان هەموو ینی تەنانەت ئوردنیش پێوتی وتم ئوردنیش نەوتی عێراقە با بە $18 ئێستا نزیکەی $80 بەرمیلێنەوە سعودیا سوء استفادە لەم بابەتەکە هەموو وڵاتانی منتقەکە سوء استفادە لە عێراقەکەن لەبەرەوەی حکومەتێکی ئیستقرار و حکومەتێکی قوڵ و بەهێز نییە. زۆر سپاس کاکەن وەرهەر پرسیارێکی ئەگەرەکرێ زۆر بە کورتی جواب بدەرەوە باسی ئەوت کرد کاگەل لە هەرێمی کرماشان و مەریوان لەوێ دیسان سنووری بازرگان یەکرێتەوە زەریبە لە بنوانە ئەوە لە هەردوو سنوورەکە ینی لەم دی و لەو دی و لایە بەنیاک و فەقط لەلایەن ئێرانەوە لایەن بردووە لە بەشی عێراق زەریبە و باجەکان هەرمێنێت خۆی کاکە خێر ئەو منتقە ئازادە ئەو منتقی بازرگانی ئازادە کە دروستەکە بێ هەردوو لایەن هینی پێ بکەن پابەند بن پێەوەی ئەبێ لە هەردوو سنوورەکە بێ و ئەو تاریفە گومرگی بازرگانیانێکی هەیە بە پێی یاسا ڕێخێر و نەیگرێتەوە ینی گومرگی لەسەر نەبێ ئەو منتقەیە بۆی هەدەفەکەش ئەزانیکان هێلم بارەیە وازحەکە لەو دوو ناوچە بازرگانی کە دروستەکرێ مستەفیدی سەرەکی کۆماری ئیسلامی ئێرانە کاڵاو کەلوپەلەکانی خوێن لە لێ ساقیکە حکومەتی خۆ هەرێمی کوردستان هیچی وای نییە حکومەتی عێراق جگە لە خورما هیچی نییە تابی بەن لەو منتقانە ساقیکەنەوە قسەکەوەیەکە ئەوە ئەتوانێت زۆرتر سوود بە ئابووری ئێران بگەێنێ بەڵام قسەکەوەیە بە ناوی ناوچەی ئازاد وە ساختنەوەی کاڵاکان بەڵام بێگومان هەردوو لایەنەوێ ئەو تاریخە گومرگیانی کە هەیە لای بەرن و هەردووکی لە هەردوو منتقەکە لەم دی و لەو دی بێ و ئاڵوگۆڕی بازرگانی خێراترەکە و خەڵک زنبەنگە لێ مستەفید بێ و هەندێک لەو کۆتوبەند و قەیدانەی هەیە هەڵگیرێ لەسەری مۆزوعێکی تر مەسلەی ئەمنیە مەسلەی ئەمنیەکە بەشە طبعاً لایەنێکی دێتە سەر مەسلەی ئەو میلیشیا شایەکان کە بۆ خۆتان ئاماژەتان پێ کرد لایەنێکی تریشی و مەسلەیەکە لە کوردستان هەیە و بەشێک لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان دەوێن کە دێتە سەر مەسلەی میلیشایەکان کە دەوڵەتی ئێران یارمەتی داون ئێمە لە شەڕی غەزا بینیمان کە ئەوانە زۆر بە ئاسانی لەلایەن ئەمریکا و بەشێک لە سەرکردەکانیان بوونە ئامانج و کوژران و نەیانتوانی ئەو جۆرە لە چوارچێوەی دفاع لە حەماس بتوان بەشداری ئەو شەڕە بکەن و تەبەن موشەکوشتیان نات بەڵام کەوتنە بەر پلامار ئەوە چۆنە ئایا ئەو یارمەتیانە یا ئەو شتەی کە لەلایەن ئێرانەوە بە میلیشیا شیعەکانە درێت و ئەوە لە چ ئاسێکایە لە ڕاستیەکان حێزیاوازی زۆر هەیە لە بینی ئەو یارمەتیانەی ئێرانیدا بە فەلەستین و حەماس لەگەڵ ئەو یارمەتیانەی کە درێ بە حەشتی شابی و ئەو هاوپەیمانێتی پێوترێ میحوەر کە پێکاتون لە حەشتی شابی و حیزب الله و حوسیەکان و گروپەکانی سووریا قسەکەوەیە کە لە عێراقا ئەم گروپانەی لایەنگری کۆماری ئیسلامی ئێران بە تایبەتی حەشتی شعبی و ئەو 15 گروپە جۆراجۆرەی کە ئەمەیان پێکەناوە خۆیان لەناو دڵی دەوڵەتن خۆیان دەوڵەتیان لەناو قوڵایی دەوڵەتەکەیە حاکمیەتیان هەیە دەسەڵاتیان هەیە وەزارەتیان هەیە سەدان بەڕێوەبەرایەتیان هەیە و ئەوانە خاوەنی هێزێکی ئەمنی و سەربازی گەورەن بە حساب لە ناو دەوڵەتە بەڵام لە دەرەوەی دەوڵەتن بەڵام لە سوپا زۆرتر تەحەکوم بە دەوڵەتەوەکە بۆیە بە نەزەری من ئێران ئەو خەرجیانەی کە لە حیزب اللهەکە پێم وایە داهاتەکەی لە عێراقەوە ئەبا عێراق داهات و سەرمایەیەکی گەورەی هەیە و ئیمکاناتێکی گەورە بەدەست حەشتی شعبیەوەیە و
توانیانەوە قوتم لە قوڵایی دەوڵەتە مؤثر بن کاریگەریان هەبێ بەو حاڵەشەوە کە سۆدانی ئێستا خۆی وانیشانەدا کە بێتەرەفە دۆستی نێوان دۆستە لە نێوان واشنگتۆن و تاران و لە ناوەندایە بەڵام پێم وایە هەر ناتوانێت لەژێر هەیمەنەیە و میلیشیانە و حەشی شەبیەوانە دەرچێت وە بۆ معلوماتی جەنابێت لە بودجە و میزانەی ساڵانەی عێراق خەرجیە کە بۆ ئەوان سەر بەکرێ لە 6 تا 10 میلیارد دۆلارە ینی خەرجیەکی زۆر زۆر دێ بۆ هێزانە لەبەرەوە پێم وایە لێرەوە ئیمدادات دەدا بە حەماس لێرەوە ئیمدادات دەدا بە حیزب الله بەوانە عێراق خۆی وڵاتێکی دەوڵەمەندە وەکو وتم بۆ معلوماتی جەنابێت عێراق ساڵانە ئێستا کە ڕۆژانە 3 ملیۆن تا 4 ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشرێ داهاتی فرۆشی نەوت لە عێراقا ساڵانە گاتە نزیکەی 90 تا 120 میلیارد دلار ئەمەش پارەیەکی خەیاڵیە حکوومەتی عێراقی جگە لەو پارێک کە دیارە بۆ موچەی کارمەندان و فەرمانبەرەکانی سەرفیەکە لە ڕاستیە پرۆژەیەکی وا زەبەلاحی نەکردو بەرامبەر بەو داهات و دەستکەوتە زەبەلاحێک هەیەی چی لێ دێ و پارەیە بۆ شێوەی تەخشان و پەخشان ئەکرێ و گەندەڵی پێوەکرێ واکەوێتە دەزم میلیشیانە وە سوء ئیستیفادەی لێ یەکەن بۆ حکومت ناتوانێت لێ پێچینەوەیان لەگەڵ بکات و ناتوانێت مثلا بیخاتە خزمەت وڵاتەکە و بیخات ئاوەدانی بکاتەوە لەبەرەوە پێم وایە پێچەوانەوە ئەم هێزانە حەشتی شعبی و هێزەکانی تر زۆر ئیستیفادەکەن لە جێگە و پێگە و مەقاماتیان لەناو سیستەمی سیاسی عێراق و دەستگا ئەمنیەکان و دەستگا سەربازەکان کە بینە سەر ئەو بەشەی تری کە لە هەرێمی کوردستانە و مەسەلەی حزبەکانی ڕۆژهەڵاتەکە جێگیرن لە هەرێمی کوردستان بۆ خۆی هەرێمی کوردستان لە هاوسەنگی هەیە چ بەرامبەر بە تورکیە و چ بەرامبەر بە ئێران لە ئاستێکی خراپایە طبعاً ناتوانانی هیچ شتێک بە ئێران لەسەر ئێران داسەپێنێ ناتوانانی شتێک بەسەر تورکیا داسەپێنێ و هەر جارێکیش کە ئەگەر کارێکی کردووە بەبێ ڕەزامەندیەوان بووە ئەوە زەختیان خسووتی سەری ئەوە متارەکانیان بەستووە ئەوە سنوورەکانیان بەستووەوە نەیانتوانیەوە بکەن بۆیە زۆر شتیان بەسەردا ئاسەپێت کە دێتە سەر مەسەلەی ئەو قەراردادی وا لە بینی عێراق و هەرێمی کوردستان لەلایەک و ئێران هەیە سەبارەت بە حیزبەکانی ڕۆژهەڵات هەرچەند ناوەڕۆکەکەی هێشتا زۆری نادیارە بەڵام لەو بابەتێشەوە گەرەکرێ بۆ بینەران ڕۆشنگەریەک بکەدانین کە چییە بێت و تا چه ئاسێکە چێت پێشەوە وڵا کاک لە ڕاستی ئەم ڕێکەوتنە ئەمنیە وەکوتم لە نێوان عێراق و ئێران و هەرێمی کوردستان ئیمزاکراوە سەرەتاکەی 2021 ئەگەڕێتەوە بۆ 2021 لەو ڕێکەوتنامەیە ئەوەندەی کە ئێمە ئاگادارین یەکیانەوەیە کە هێشتا نەچۆتە باری جێبەجێکردنەوەیە کە بە درێژایی 200 کیلۆمتر سنووری نێوان عێراق و ئێران کە دیارە تەحدید نەکراوە کوێیە دیواربەند بکرێ وەکو سنوورەکانی نێوان ئیسرائیل و فەلەستین وە بخرێتە ژێر چاودێری کامێرایی پێشکەوتووەوە خاڵی دووەمی ئەوەیە کە ئەبێ ئەم هێزانە مەبەستی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە ئەبێ ئەمانە لە ئۆردوگاکانیان دوور بخرێنەوە چەک بکرێن نابێ چەکیان پێبێ و بخرێنە ناو ئۆردوگایەکی زۆرە ملیۆ کە بە قسەی ئەوانی UN سەرپەرشتیەکە وە ڕەنگە لە داهاتوو شاخە داواکاری تریان هەبێ بە ڕادەستکردنەوەی چەند کەس لە تێکۆشەران و شۆڕژگەڕانی ئەم هێزانە کامە بە نەزەری من هیوادارم هەرگیز ڕوو نەدا بەڵام ئیمکانی ئەم حاڵەتانەش هەیە بۆ دوو وڵاتی گەورەی ئێران و تورکیا کە لە هەرێمی کوردستان و عێراقا نفوزیان هەیە هەژمونیان هەیە و ڕۆژانە درۆنی تورکی ئەبینی گەریلای پەکەکە و خەڵکی سڤیل و ئەوانە کاتە ئامانج و ئێرانیش کەم کاریگەری نییە و کەم هەژمونی نییە لە عێراق و هەرێمی کوردستان قسەکەوەیە کە ئێستا خۆشت ئاگاداری ڕاگواستنی زۆرە ملی یان با بڵێم ڕاگواستنێکی نادۆستانە دەستی پێکردووە لەلایەن بەرپرسانی حکومەتی هەرێمی کوردستانەوە بەرامبەر بە ئۆردوگاکانی کۆمەڵە هەرسێ کۆمەڵە و ناچاریان کردوون کە هێزەکانیان با بڵێم خەڵکەکانیان ببەنە ئۆردوگایە کە هیچ شیاو نییە بۆ ژیانکردن نە کارەبا نە خزمەتگوزاری لە دەشتێک
ئەوانە ئێمە زانین لە ژێر فشارا کراوە بەڵام هەستێکی بەرپرسانە نییە مەسەن حکوومەت یاری کوردستانە بوو بەرپرسانەتر لەم کەیسە مامەڵە بکارێکە کۆمەڵە چ لە ڕووی تاریخیەوە چ لە ڕووی هاوزمانیەوە چ لە ڕووی شۆڕژگەڕیەوە ئەوانە بە نەزەری من ڕعایەتی نەکردووە و ئەمانە تحصیل حاصلەکە چێتە قازانجی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە و ئەو سەردانی پزیشکیان و سەردانی بەرپرسە باڵاکان یەک لە دوای یەک بۆ عێراق و هەرێمی کوردستان ئەوەیە ئەوان دەستکەوتووە بوتن دەستکەوت زۆریان چنیوەتەوە لە عێراقا بۆیە پێم وانە بەمەوە بوەستن ڕەنگە لە داهاتووە داواکاری تریشیان هەبێ و حکوومەت هەرێمی کوردستانیش جێبەجێیکە کە کاکرا مثلا من لەم بەرنامەیەکەوە جاری تر وتم ئەکرێت جۆرێکتر مامەڵە بکە سازش بکە لەگەڵ هێزەکانی ڕۆژهەڵات و جەدەلێ بکەن بگەنە نەتیجەیە کە ئەوانیش لە نەخشەکەی دەوریان هەبێت نەخشیان هەبێت بزانین چیان هەبێت بەهەرحاڵ ئەوە نەکرا بەڵام کاک ئەنوەر پێتان وان نییە ئەوە زیاتر بۆ ئەوە بووە کە ورەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دابەزێن و نەکەو هێزە سیاسی و هێزە سیاسیانە کەم بۆ خۆشم بەشێکی زۆر لەو مێژوە لەگەڵ یابووم ئێمە ئەم لاولا چوین پاشکشێمان کردووە لەم شار بۆ ئەو شار لەو گوند بۆ ئەو گوندە و سنوور بۆ ئەو سنوور و زۆر جار حتا زیانیشمان بووە ینی ئەمانە هەروە بە ئاسانی نەچوەتە پێشەوە سەختیمان دیوە جاریوا بووە لە ناو خێما بووین جاریوا بووە کاتی دامەزراندنی خێمەکانمان باران و قڕ و هەموو شتانیانی زۆر هەموو شتێکی بە ئاسانی نەچوەتە پێشەوە بەڵام ئەیان مەبەست هێزەکانە بەڕاستی یاکو ئەوەی ئەیانەوێ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بەنەوەیەک لە سروبەندی ساڵی شۆڕشی ژینا لەباری دەرونیەوە و لەباری ئەوە کە ئەو ورانەیان دابەزێنن چونکی ئەو شۆڕشە ئەگەر ئێرانیش تا ئەندازەیەکەمی کردو بەڵام لە کوردستان هەر بەردەوام بوو وەڵا کارمە جەناب لێ ڕاستە دوالیزمە یعنی بوونی هێزەکانی کۆمەڵە و دیموکرات و سازمانی خەباتە پەژاک هەر کامیشیان بەنەوەرەوری و حاضر ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات کاریگەری ڕاستەوە خۆی لەسەر جەماوەری ڕۆژهەڵاتی کوردستان هەیە و جەماوەری ڕۆژهەڵاتی کوردستانیش ئێنێرژیەدا بەم حیزب و بەم شۆڕشە یعنی دوانەیەکە دەوالیزمە هەردووچیان کاریگەری ڕاستە خۆیان بەیەکەوە هەیە و ئەم هێزانە شۆڕش بۆچی ئەەکەن بۆ ڕزگاری خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆچی پشتیوانی لەم هێزانەکە بۆ بەدەستهێنانی مافەکانی و ئەمانە ڕۆڵەی ئەم دایک و باوکانن کە لە سنە و مەهاباد و سەقز و بۆکان دانیشتون و کوڕەکەچەکانیان لێرن لەبەرەوە دەوالیزمە بێگومان بە زەعیبوونی شۆڕشەکە بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان کاریگەری لەسەردانێ و بە هەماشیەوە سزبوونی بارودۆخی سیاسی و اعتراض و ناڕەزایەتی خەڵک لەوێ کاریگەری سلبی لەسەر بزوتنەوە کاکە بەڵام ئەمانە ڕەهەندە واقعیەکەیەتی بەڵام ڕەهەندە تاریخیەکەی پێمانەڵێ کە مثلەن لە دەورانێکە کە بارودۆخەکە زۆر خراپ بووە ئەم حیزبانە پاشەکشیان کردووە بەڵام ڕێگەڕیشتە سیاسی و کۆمەڵایەتی شۆڕژگەڕ و اینەکەی نەفەوتاوە وەکوتۆ کرد لە زروفی پاشەکشەی ئەم هێزانە لە ساڵی هەشتاکان ئەم شۆڕشە نەفەوتاوە و لە دەورانی ئەنفال و کیمیایی ئەم شۆڕشە نەفەوتاوە لە دەورانی ڕوخانی باسە ئەم هێزانە نەفەوتاون بۆیە ئەو بۆچوونێکی زۆر ناواقعیە کە پێی وابێ ئەگەر کۆمەڵە لە زرگێزەوە بەرێتە سووداش ئەوە شۆڕشەکە کۆتایی پێدێ ئەگەر ئەم پێشمەرگانە لە چەکدا ماڵێ بیان باتەنە ئۆردوگایەکی زۆرە ملی ئەوە حس و حەماسەت و شۆڕژگێڕبوون و چەبوون و سۆسیالیزم بوون و ئینسانی بوون لەنا ئەم خەڵکەیە ئەکوژێ ئەوە بۆچوونێکە بۆچوونی خەڵکی سیاسی نییە بۆچوونێکی ناواقعیە با ڕۆمەکانەکە بگۆڕێ بەڵام هەلومەرجێک دێتە پێشەوە کە ئەم هێزانە لەبەرەوەی لە ناو دڵی خەڵکان ڕێگەوریشەی کۆمەڵی ڕێگەوریشێکی قوڵی ناو کۆمەڵیای کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستانیان هەیە لە هەر ئام ساتێکە ئەبوژێنەوە گەشاکەن حیزبی دیموکرات لە دوای 46ەوە لە ڕۆژهەڵات نەمابوو تا دەورانی 79 بەڵام
لەبەرەوەی ڕاگۆڕکێش کۆمەڵایەتی بەقوتی هەبوو دوانی دەور و نەخشی هەبێ ئەوە مەسەلەن بە نسبەت کۆمەڵەشەوە زۆر دەقیقترە. ئەزانی منەوەی یەک قسە بجێڕمەوە کاتی خۆی کاتێک کە شەڕی عێراق ئێران ئەوەستێ ساڵی 1970 فازڵ بەڕاد مدیری مخابراتی بەعسی فاشی ئەو کاتە بەعسی فاشی ئێمە پێمان ئەوت بەعسی فاشی لەگەڵ بەرپرسانی کۆمەڵە دانیشتووە بێگومان دیارە لەگەڵ بەرپرسانی حیزب دموکراتی پێوتون ڕاستە شەڕی عێراق ئێران ئەوەستێ هەلومەرجێک هاتۆتە پێشەوە بەڵام ئێوە خاترجەم بن کە نابنە قوربانی ئێوە خاترجەم بن کە میوانی ئێمن میوانی سەدام حوسێنن وە پارێزراوە بێ ژیان و ئەمنیەت و کەرامەت و وەردوگاکانتان پارێزراوە بێ ئەمە قسەی بەرپرسێکی باڵای بەعسە کەچی بەداخەوە ئێستا ناتوانێت لە کوردستانە مێزانە ناتوان ئەمنیەتیان بپارێزن ینی کەونە بەردەم مەترسیەوە باشە حکوومەتی هەرێمی کوردستان لانی کەمە بڵێ کاکە گیان هەر ئەمنیەتان ناکەوێتە مەترسیەوە لە ئۆردوگای لە کەمپێک لە سووداشت چی ئەمنیەتێک هەیە چ زەمانەتێک هەیە بۆیە بە نەزەری من با ئەم مەرحەلەیەش تێپەڕێ و ئەم ڕۆژە سەختانەش تێپەڕێ بەڵام ئێمە بە ئەوەندەی کە حکمی مێژووی تاریخمان خوێندوێتەوە ئەزانین کە هەمیشە بزوتنەوەی حەقوازانە و بزوتنەوەی شۆڕژگێڕانە و بزوتنەوەی ڕادیکاڵ و بزوتنەوەی کە لە ڕێگۆڕیشە لە ناو کۆمەلگای کوردستان و خەڵکایە هەرگیز ناخۆت هەرگیز کۆتایی نایە و هەر پیلانجێڕێک بەرامبەری بکرێ هەر سیناریۆیەکی بۆ ساز بکرێ لەم شوێن بیبەنە ئەم شوێن لە ناو دڵی خەڵکی سلێمانی هەڵیکردن بۆ فلان شوێن لە ناو دڵی خەڵکی هەولێر هەڵیکردن ئەمە هیچ لەم بابەتە تاریخی و بابەتە شۆڕژگێڕیە کەم ناکاتەوە کە بە دەرەنجام ئەم شۆڕشە ئەم بزوتنەوەیە زوو یادرەنگ سەرەکەوێ ئێمە شایەدی سەدان بزوتنەوەی شۆڕژگێڕانیوە لەبەرەوە پێم وایە حکوومەت هێرێمی کوردستان بەرخوردی باشی نەکردووە و ئاکرا بەرخوردی باشتر بکە ڕاستە خۆیان لەژێر فشارەن ئەوە دروستە بەڵام خۆتۆ لە زروف و زمانێکە کە لەژێر فشارەیە بێ هەڵوێست هەبێ خۆگەرنا مەسەلەن کاتێ گۆڕەپانەکە بۆ هەموو کەس ئازادە بۆ کۆمەڵەش ئازادە بۆ وەختێ بۆ سەدان هێزی سنی شوعی ئازاد بۆ کوردستان بۆ کۆمەڵە ژەروا بوو قسەکەوەیەکە لە زروف و زمانێکە کە بارودۆخەکە قەیراناویە و فشارن لەسەرە ئەبێت تۆزگە ڕعایەتیم هێزانە بکەین بەحاڵ من هیوادارم کە ئەم نەهامەتیانە زوو بە زوو کۆتایی پێ زۆر سپاس کاتم زۆر نەماوە کاکەنوەر دوایین پرسیارم لەسەرەوەیە کە پزیشکیان لەم سەردانەدا یەک دوو قسەی کرد کە تا ئێستا دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئەویان نەوتووە طبعا سەرۆکۆماری تورکیە ڕەجەب تەیب ئەردۆغان چەند جارەوەی باس کردووە باسی ئەوەی کردووە هەولەر بەشێکە لە تورکیە و مووسڵ و هەروەها تەماحی لە سەر کەرکووک بۆ شتانە هەربووە و هەر ئەسڵان هەر تەماحی لەسەر هەموو هەرێمی کوردستانە بۆ هێرشانەی شواکردێتی بەشێکی لەو چوارچەوەی ئەو خەونانەیەوە ئەیبینێت بەڵام ئەم جارە پزیشکیانی شەرعینەن هەمان شتەڵێ ئەوڵێوە لە هاتوومەتە سلێمانی و سلێمانی بەشێکە لە ئێران و طبعا بڵێ کەرکووکیش بەڵام بیرێکەوێتەوە کە کەرکووک سەر بە عێراقەوە ناتوانێت بەڵام باسی هەولێر واناکە ئەم خوێندنەوەتان بۆ ئەم بەچیە چۆنە کە ئەویش دیسان هەروەکو ئەردۆغان باسیەوە کاکە هەرێمی کوردستان بەشێکە لە خاکی ئێران وەڵا ڕاستە هەردووشیان پێیان وایە یانی هەردووشیان ئێمە ئازانین لە دڵەوە نیگەرانن لە بوون حکوومەت هێرێمی کوردستانەوە و ئەزمونەی پڕ لە کەم و کوڕێشە و هەوڵی ژەدەن تێشی بن بیر و خوێن کۆتایی پێبێنن وە لە هەمان کاتیشە مجاملەش یەکەن بەڵام جیاوازیەکە ڕەنگە لە هەندێشتی سەفیا بێ کە تورکیا بێگومان نیشادۆتەوە کە پێی وایە مووسڵ ویلایەتێکە کەرکووک و مووسڵ وانە ویلایەتن سەر ئیمپراتۆریەتی عوسمانی بوون و ئێستا بێ بچنەوە سەر تورکیا پێشم وایە هێناریەوە هەموو هێزە ئاماژەیەکە بۆ ئەوە بەتەنها بۆ شەڕی پارتی پێکارانی کوردستان نیە کۆماری ئیسلامی ئێرانیش کە بەشی شێری لە عێراقا بەدەستەوەیە
لە بەسڕا تا کەرکووک و نفوزێکی زۆری لە هەرێمی کوردستانیش هەیە یەکمانەویش بە هەمان شێوە ئەو قسانە بە حەق خۆیەزانێ بیکە بۆیە بە نظری من هەردووکیان هەم هەژمونیانێ هەم نفوزیانێ و هەم کاریگەریان هەیە و لە هەمان کاتیشا لە هەر دەرفەتێکە گەڕێن کە بتوانن کۆنتترۆلی بکەن و ئەزمونونەکە کۆتایی پێبێنن و بارودۆخیەکێتی پارتی خراپ بێ زۆر لەو بابەتانم بۆیە پێم وایە شێوازی قسەکردنەکانیان ڕەنگە جیاواز بوو بێ دەربڕینەکە بەڵام خاڵێکە هەردووکیان بە ئیزافی سووریا و عێراقش لەسەری بۆکن ئەوە یەکە دژی کوردستان و دژی حکوومەتی هەرێمی کوردستان و دژی هێزەکانی هێزە شۆڕژگەرەکانی هەر پارچەیەکن هەر ئەم چوار دەوڵەتە هەزاران خلافیان هەیە هەزاران پارادۆکسیان هەیە بەڵام لەسەر دژایەتی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان موافقن هەمویان. تۆ سپاس کاکەن وەک بۆ بەژارێتان لەو بەرنامەیە هیوادارم بتوان لە دەرفەتێکی تریشدا خزمەتتان زۆر سپاس بۆ جەناب زۆر سپاس بۆ بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەوجارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوە دەخوازم. Thank you.